بینایانی خۆشەویست هاتینەوە لاتان بۆ بەشی دووهەم و کۆتایی ئەم بابەتەی کە لەسەری وتوێژمان بوو. هاوڕێفایق بەخێر بن بۆ بەشی دووهەم و کۆتایی بەرنامەی ئاسۆی بەرابەری. زۆر سپاستان دەکەم. ئێوە دەور و نەخشی دەوڵەت، ئاین، یاساکان و دابوونەری سەبارەت بە قەتڵی ناموسی چۆن هەڵدەسەنگێنن؟ دابوونەریت و ئاین نەخشی سەرەکییانەیە لە مەشروعیەتدان بە ژێردەستەی ژن، لە مەشروعیەتدان بە زەبر و زەنگماندن بە بەهانەی ناموسی بەرامبەر بەژن. لە هەر جێگایەک کە ئاین حاکمە، قوانینی مەذهبی حاکمن یان نفوزیانەیە، لێ شایدین ئەزم لە چەند کشور لە خاوەرمیانە وەکو ئۆردۆن، وەکو ئێران، ئەگەر بابێک برایەک بە ئەنگیزەی ناموسی ژنێک لە خانوادەدا بکوژێ، یاوەیە کە هیچ مجازات ناکرێت، یاوەیە کە مجازاتێکی زۆر زۆر خەفیفی دەدەنێت. ئەنگیزەی ناموسیەکە بە خۆی دەبێتە تەخفیفی مجازات. مسلمان نەخشی سەرەکییانەیە دابوونەریت و ئاین لە ڕاگرتن و پاراستنی زەبر و زەنگی ناموسی و ژێردەستەی ژندا. بەڵێ، پێتان وایە ئەو کەسانی کە قەتڵی ناموسی دەکەن ئەگەر بەرەو ڕووی سزای قانونی توند ببنەوە، ڕێژەی قەتڵی ناموسی کەم دەبێتەوە؟ من دڵنیا نیم، چۆن لێرە لە وڵاتی سوێد قەتڵی ناموسی منجر بە تەشدیدی مجازات دەبێت. ئەگەر معلوم بێت کە ئەنگیزەکە ناموسی بووە، حەبسێ بەدیان پێ دەدرێت ئەو کەسانێک کە قەتڵی ناموسی دەکەن. بەڵام با توجه بەوەی کە ناموس شەرەف لە نێو ئەو گرۆهانەدا، لە نێو ئەو جامعانەدا کە شەرەف و ناموس بەرزترین ئەرزشن لە جامعەدا، حتا مەسەلێکی زەرب المەسەلێکی عەرەبی هەیە، دەڵێ خوا گەورەیە بەڵام شەرەف لە خوش گەورەترە. ئەو یعنی کابرا بۆ پاراستنی شەرەفی، بۆ قەرەبووکردنەوە و جبرانکردنەوەی شەرەفی لە دەستچوو یا لە کەداری حازرە هەر شتێک کە لە دەستی دەبیکە، ئەز جوملە کوشتنی خوشکی دایکی یا کچەکەی یا کەسێک کە رابطەی جنسیە بۆ لەگەڵ ئەوانە. بنابراین مەسەلەی قانونگوزاری معمولاً دوو هەدەفی سەرەکیەیە. هەدەفێکیان ئەرعابە کە لە طریق ئەرعابەوە، لە طریق مجازات زیندان، ئەو کەسانێک کە دانهەوێت جرمێک مرتەکب بن، مەسەڵەن خشونەتی ناموسی، قەتڵی ناموسی، بیان ترسێنن کە ئەو کارە نەکەن بە مجازاتی شەدید و طولانی مدەت و ئەوانە. کە من لەو لەحازەوە مطمئن نیم ئەگەر کابرا پیاوێک ئەنگیزەی ناموسیە بێ، ئەو کارە دەکات، چۆن ناموس لە هەموو شتێک دەڵێت ناموس لە ژیانیش مهمترە. بەڵام جەنبەی دووەمی قانونگوزاری مەسەلەی نۆرمسازیە لە جامعەدا، کە ئەو جەنبەیە خۆشبینانەیە. لە وڵاتی سوێد لە ئەواخری داهەی هەفتاددا تەنبەی بەدەنی منداڵان مەمنوع کرا. ئەو کاتە هەندێک لە دایک و بابەکان ئەترازیان کرد بە دەوڵەتی سوێد کە تەنها ئەمرازێک بۆ تەربیەتی منداڵ کە ئێمە دەیناسین، ئەویش تەنبێکردنە لێمان وەردەگرن. وابێت چۆن منداڵەکانمان تەربیەت بکەین؟ دەوڵەتی سوێد لەوێ منداڵی بێت تەربیەت پەروەردە بکرێت لە جامعەی سوێددا. بەڵام ئێستا دەبینین 50 ساڵ دوای ئەو قانونە مەسەلەی مجازات نەکردن و تەنبێ نەکردن بووە بە عورفی جامعەی سوێد، بووە بە نۆرمی جامعەی سوێد. بنابراین لە جەنبەی دووەمدا دەوڵەتی سوێد موفق بووە. مەسەلەی ئەرعابەکە لاوەکی بوو، بەڵام مەسەلەی نۆرمسازیەکە بوو بە مەسەلەی سەرەکی. ئەو ڕۆگە دایک و بابێ خانەوادەیەک منداڵەکان تەنبێ بەدەنی بکەن، بە چاوێکی سیر چاویان لێ دەکرێت کە ناهەنجاری هەیە لەو خانەوادەدا. لەسەر مەسەلەی قەتڵی ناموسیش ئینسان دەتوانێت لەسەر ئەو بەو جەنبەیە زیاتر خۆشبین بێت، کە مەخسوسەن زۆربەی زۆری خانەوادەکان لەسەر کوڕە جوانەکانیان سەرمایه‌گوزاری دەکەن بۆ بەڕێوەبردنی ئەنجامدانی قەتڵی ناموسی. ئەگەر ئینسان بتوانێت لە ڕێگەی کاری فەرهەنگیەوە، لە ڕێگەی کاری ئاگاهکارانی سیاسیەوە تاثیر دانێت لەسەر نەسلی جوان، کە لە جیاتیەوەی کە خوشکەکان سەرکوت بکەن، خشونەت ئەعمالکەن عەلەیهیان یا بیان کوژن، پارێزگاری بکەن لیان، پشتیوانی بکەن لیان، حمایەت بکەن لیان، داواکاری حەق حقوقی ئەوان بن، لەو زەمینەوە نۆرمسازی بکرێن بۆی ئینسان لاقل بتوانێت لەسەر بەشێک نەسلێک لە ئەو جامعانەدا کە لێ مەسەلەی شەرەف و ناموس زاڵە و ڕواج هەیە تاثیر دابنێت.
ئەو جەنبەی قانونگوزاری خۆشبینانێ جەنبەی ئەرعابەکەی من زۆر پێی خۆشبینیم کە بتوانێت زەبر و زەنگی ناموسی کەم کاتەوە. هاوڕێ فایق ڕای ئێوە چییە سەبارەت بەوەی کە ناو بنەماڵە وە کۆمەڵگادا هەم جنسگرایی ژنان بەتایبەت هەم جنسگرایی پیاوان وەکو تابوویەک چاوی لێ دەکرێتەوە بەرەو ڕووی سزای قورس دەبنەوە؟ پرسیارێکی زۆر گرنگە. لە چەند ڕۆژی ئەخیردا یا هەفتەی ئەخیردا شایدی قەتڵی ناموسی بووین، تایبەت کوڕێکی جوان عومر کە لەلایەن برایەکانی و ئامۆزایەکانیەوە کوژرا بە بەهانەی ناموسیەوە. ئەو مەسەلەیە دەگەڕێتەوە بە کورتی باسی بکەم. مەسەلەی ناموس ڕەبتی هەیە، شارم پێ نەکرد پێشتر لە بەشی یەکەم بەرنامەکەدا. مەسەلەی ناموس ڕەبتی مستەقیمی هەیە بە ئەمری مالکیەتەوە. ئەوەی کە ئەفسانەی بەکارەت و پەردەی بەکارەت و ئەوەندانەوە دەگەڕێتەوە بەوەوە کە ژن لە توولی تاریخدا زانیوێتی ئەو منداڵی کە دەیبێ منداڵی ئەوە، بەڵام پیا و پێشتر لە تاریخدا مطمئن نەبووە ئەو منداڵی کە هاوسەرەکەی دەیبێ ئایا منداڵی ئەوە یان بابێکەی هەیە. ئەوەش ڕەبتی بە پاراستنی سەرمایە و مەڵکەوە بۆ مەسەلەی مالکیەت و وراست. ویستوانە مطمئن بن کە ئەو منداڵی کە دابێ لە خانەوادەدا دەبێت منداڵی ئەوانە، هەنی بە نوعێک بە مەقولەی ئیسلامیەکەی بە قەولی ئیسلامیەکەی حەلال زادەیە و ئێرس و سەروەت و سامانی خانەوادە ناکرێتە دەستی زۆڵێک یا حرامزادەیەکەوە. بنابراین کۆنترۆلی جنسیەت و جستەی ژنان ڕەبتی مستەقیمی هەیە بە مەسەلەی مالکیەت و وراستەوە. و لە فەرهەنگی ناموسیشدا کوڕەکانن ئەگەر دقت بکەین ئێرس لە بابەوە بۆ کوڕ دەچێت، یارە مثلا ئیسلام دەڵێ دوو بەش بۆ کوڕ بەشێکیش بۆ کچەکە. لە یەهودیەتیشدا ئێرس لە بابەوە بۆ کوڕ منتەقل دەبێت. ئەوە جامعی پاتریلینیاریان پێ دەڵێن. لەبەرەوە کوڕ زۆر مهمە لە فەرهەنگی ناموسیدا، بێجگە لەوەی کە وارثە، وارثی خانەوادەیە. خانەوادە لە لەحاز بیۆلۆژیکیشەوە باسازی دەکاتەوە، چۆن کوڕ و کچی کوڕی خانەوادەیە کە نێوی خانەوادگی وەردەگرن بە ئێرس دەبن. وەختێک کچەکە ئەزدواج دەکات منداڵەکانی ئەو نێوی خانەوادگی بابیان وەردەگرن لاسەدا. کابێ لە تەرێق کچەوە خانەوادە و عەشیرەت و قەوم و تایفە باسازی نابێتەوە لە فەرهەنگی ناموسیدا. ئەو تەسەورە هەیە. بەرەوە مەسەلەی ئەوەی کە پێی دەڵێن بە ئینگلیسی پێی دەڵێن هێترۆسێکشوالیتی زۆر مهمە کە ژن دەبێت لەگەڵ پیاو ئەزدواج بکات، پیاویش دەبێت لەگەڵ ژن ئەزدواج بکات. و یانی محکومیەتی مەسەلەی هەم جنسگەراییە. پێیان وایە کە کوڕێک کە هەم جنسگەرا بێ خانەوادە لەبەین دەبا، ناتوانێت خانەوادە باسازی بکاتەوە لە لەحاز بیۆلۆژیکەوە، یا کچێک کە هەم جنسگەرا بێ ناتوانێت خانەوادە باسازی بکاتەوە. ئەبرینەوە مەسەلە بەرخوردی زۆر شەدید و قاتعانی پێ دەکرێت. تەنها مەوردێکە لە فەرهەنگی ناموسیدا کە خانەوادە دەتوانێت کوڕەکەی بکوژێ، لە باقی موارددا زۆر بە چاوی ئەغمازەوە چاو لە ڕەفتاری کوڕ دەکەن. داڕابطی پێش ئەزدواج بێ ئەگە حتا لە کۆنترۆلی ژنانی خانەوادەدا دەور و نەقشی ئەو تۆی نەبێ بازم نایکوژم کوڕەکە. بەڵام لە کە گەیشتە مەسەلەی هەم جنسگەرایی مواردی مەکتوبمان هەیە لە زۆرێک لە وڵاتانی کە فەرهەنگی ناموسی لێی زاڵە کە خانەوادە دوایەوەی کە مجازاتی دیکان امتحان کردووە ئەز جملە ئەزدواجی بە زۆری، بەڵام وەختێک کوڕەکە هیچ عەلاقەیەک نیشان نەدا بەو ژنەی کە بە زۆری بۆیان هێناوە، مەسەلەی تەلاق و غەرامەتدان بە خانەوادەی کچەکە و دوایەوە حەبسکردن و بەستنەوە و لێدان و پێدادان و تەوهین و بێحورمەتیەوانە کە هیچ کام لەوانە تەسیری نەبوو، نانتوانی ذهنیەتی و کوڕە تەغییر بدەن بە حساب نۆرماڵی کەنەوە، ئەوجا حەزرن کە بێکوژن بە بەهانەی ناموسیەوە. دلیلی ئەسڵەکەش ئێرەوەیە کە کوڕێک کە هەم جنسگەرا بێ ناتوانێت خانەوادە باسازی کاتەوە. بەڵای هاوڕێ فایق دەور و نەقشی کوڕ و پیاو چیە لە فەرهەنگی ناموسیدا؟
ئەوەش زۆر پرسیارێکی گونجاوە. ئەمە وەختێک باس لە زەبرزەنگی ناموسی دەکەین زۆر جار بە حەق دیارە باس لە ژێر دەستەی کچ و ژن دەکەین، جیرۆدەی کچ و ژن، کوژرانی کچ و ژن بە بەهانەی ناموسی. بەڵام واقعیەتەکەی ئەوەیە کە ئەگەر بمانەوێت کاری سەرەکی بکەین بنەڕەتی لە دژی فەرهەنگی ناموسی، فەرهەنگی شەرەفخواز، دەبێت زانیاریمان هەبێت لەسەر دەور و نەقشی دوگانەی کوڕان و پیاوان فەرهەنگی ناموسیدا. ئەگەر بمانەوێت زۆر دیسان خولاسەیەکەمەوە سادەی بکەمەوە قەزیەکە، دەتوانین بڵین فەرهەنگی ناموسی لەسەر دوو پێڕاوەستاوە. پێیەکیان نێو و شۆرەت و ئاوازەی بێلەکەیە لە کەدار نەبێ. ئەو مەسەلەیەش وەزیفەی کوڕ و پیاو لە خانەوەدا کە کارێ بکە هیچ شوبهەیەک ایجاد نەبێ نسبەت بە حیسیەتی خانەوەدا، نێوی خانەوەدەوە. یەکەی دووەمی مەسەلەی خوێنە، خوێنی پاک، نێوی پاک و خوێنی پاک. نێوی پاکەکە مەسئولیەتی پیاوەکانە، کوڕەکانە، خوێنی پاک مەسئولیەتی کچ و ژنە. کچ و ژن دەبێ ئەو خوێنە پاکەی خانەوادە و عەشیرەت و تایفە بپارێزن. چۆنیش بپارێزن؟ ڕابەتی پێش ئەزدواج و خارج لە ئەزدواجیان دەبێت. بەڵام کوڕەکان بازم لەوێ وەزایفی دوگانیانەیە. موظفن کە نێوی خانەوادە پاک ڕابگرن، موظفیشن کە لە طریق کۆنترۆڵی خوشک و دایک و کچی ئامۆزا و خاڵۆزا ئەوانەوە خوێنی خانەوادەش پاک ڕابگرن. ئیجازە نەدەن لە ڕێگەی کۆنترۆڵکردنیانەوە، لە ڕێگەی تەمبێکردنیانەوە، لە ڕێگای لێدان و پێدادانەوە ئیجازە نەدەن کە ڕابەتی پێش لە ئەزدواجیان بێت، خارج لە ئەزدواجیان بێت. ئەوەش لە وڵاتانێک کە بەنەوعی قانون حکم دەکات، وەکو مەسەڵەن وڵاتی سوێد، دەتوانێت منجەر بە ئەو بێت کە ئەگەر کوڕەکە بە قسەی خانەوادە نەکە، جێڕایەڵی خانەوادە نەبێ، لەلایەن خانەوادەکەیەوە مجازات دەکرێت. مجازات چۆن؟ ئەوەیە کە دەڵێن کوڕی مەنی بێبەری دەکەین، یا ئەوەیە کە دەینێرنەوە بە تایبەتەوانەی کە منداڵترن 15-16 ساڵیانە ڕوودەدا لێرە کە دانێرنەوە بۆ وڵاتەکەی دایک و بابیان لەوێ لە مەدارسی ئیسلامی سەبتنامیان دەکەن، یا تهدیدیان دەکەن یادان بنێش لای شێخ و مەلا و شتیوا کە شەیتان لەسەر و دڵ و دەرونیان دەرکەن. ئەوەیە کە بە زۆری ئەزدواجیان پێ دەکەن. لەوێ ئەگەر بە قسەی خانەوادەش بکەن، خوشکێک کوژن، دایکێک کوژن، ئەو جا دەتوانن لە ڕێگەی دەوڵەتەوە مجازات بکرێن کوڕەکان. دەور و نەقشی دوگانەی ئەوان بۆ معنایە، بۆ معنایە کە ئەگەر جۆرایەڵی خانەوادە من دەتوان لە طریق دەوڵەتەوە مجازات بکرێن. دیارە دەوڵەتی وەکو دەوڵەتی ئێران نایە، وەکو دەوڵەتی ئەفغانستان، وەکو دەوڵەتێک کە بەنەوعی قانون ڕعایەت دەکات، قانون گوزاری هەیە. ئەگەر جۆرایەڵی خانەوادەش نەبن، لەلایەن خانەوادەکانی خۆیان مجازات دەکرێن. ئەو دەور و ڕۆڵە دوگانەیە مهمە کە ئینسان زانیاری لەسەر هەبێ لە نەزەری بگرێ. مەخسەن ئەگەر کوڕ متەوەجە بکرێت کە ئەوانیش بەنەوەیەک قوربانی فەرهەنگی ناموسین، بەرەوەی بۆچی دەبێت کوڕێکی نەوجەوان یا حتا منداڵکار محکوم بەوە بێت کە ببێتە پۆلیس لەسەر خوشکی، لەسەر دایکی، لەسەر ئامۆزای؟ محکوم بەو ژیانە نییە، محکوم بۆ منداڵیە نییە. ئەوش دەتوانێت لە جیاتیەوەی کە خوشک و دایک و کچان و ژنانی خانەوادە کۆنترۆل بکە، و دوای عەلایقی خۆی بکەوێت، عەلایقی هونەری بێ، دەرس خوێندن بێ، تەفریح بێ. دەبێتە مەحدودیەتێک بۆ کوڕەکانیش لەو لەحاظەوە کە لە مەدرسە تایبەتی لێر لە وڵاتانەکە مەدارسی کچان و کوڕانە تێکەڵاوە، وەکو ئێران نییە کە تەفکیکی جنسیە بێ. حتا لێرەش هێندێک لەو خانەوادە خارجیانە کوڕەکانیان مەئمور دەکەن حتا لە مەرحەلەی کودەکستاندا، مەهددا، کە خوشکەکانیان کۆنترۆڵ بکەن، ئیجازەیان نەدەن دووچەرخە سواری بکەن، ئیجازەیان نەدەن لە دار بچنە سەرێ، لە دار هەڵگەڕن لە ترسیەوەی کە ئەگەر بکەوێتە خوارەوە لەوانەیە پەردەی بکارەتی لە دەستدا. ئەگەر لە دووچەرخە بکەوێتە خوارەوە یا دووچەرخەکە لە دەستاندازێک هەڵبەزێتەوە پەردەی بکارەتی لە دەستدا. خوشکەکەی کۆنترۆڵ بکات، ڕەقس نەکات، گۆرانی نەڵێ، لەگەڵ کوڕێکی کە لە یەک ئۆتاق نەبێ، ژوور نەبێوان. ئەوش دەبێتە مەحدودیەتێک لەسەر ژیان و مەدرسە و شتی کوڕەکەش. مسلماً دەبێتە مەحدودیەتێک بۆ کچەکەش. بەرین ئەو نەخشە مزعفانە و نەخشە دووگانەیە مهمە کە ئینسان بیناسێ و بتوانێت مقابلەی لەگەڵ بکە، هەم بۆ ئەوەی کە کچ و ژن بتوانن ئازادیان زیاتر بێ، مەیدانی عەمەلیان ئاوەڵەتر بێ، بۆی کە کوڕەکانیش واقعاً محکوم بە سەرنوێشتە نین کە
لە منداڵیەوە بنە پۆلیس چونەوەی فەرەنگی ناموسی خاصیت و کەیفیەتی رابطەکان دەگۆڕێت لە خانەوادەدا رابطەی دایک و باب و منداڵ دەکا بە رابطەی بینی قوربانی و تاوانکار رابطەی بینی خوشک و برا لە زیاتیەوەی تەشویقکە کە رابطەیەک پڕ لە احترام پڕ لە عشق و خۆشەویستی و ئەوانە دەیکا بە رابطەی بینی قوربانی و تاوانکار کە بەرەنگاریکردنەوە لەگەڵ ئەو نوعە گۆڕانی کەیفیەتی رابطەکان ئەوەیە کە بەشێکی وایکە زانیاریمانە بە لەسەر و نەقشە مزعفانە کە کوڕ و پیاوانە لە فەرەنگی ناموسیدا. بەڵێ سپاس ئەو ڕێفایق ڕێگاکانی بەرپشدانەوەی ئەم دیاردەقیزەونە کامانە بەڕای ئێوە؟ مەسەلەی قانونگوزاری وەک پێشتریش باسمان لێ کرد مهمە لە هەم لە زمینەی ئەرعابەکەی زۆر من پێخۆش بینیم زمینەی نۆرمسازێکی پێخۆش بینم بێزگەلەوە مهمتر لەوەش ئەگەر دەوڵەتێکی متعارف بێ وەکو جمهوری ئیسلامی نەبێ خشونەتی ناموسی ممنوع بکە مجازاتی وەدانێ ئەوەش ناوێک ئەعلام مەوزەعە لەلایەن جاماوە کە جاماوە و پەدیدەیە دەبینێ شاهیدێتی کە ڕوودەدا لە خانوادەکاندا و محکومی دەکا ئەو بەخۆی زۆر مهمە کە دەوڵەت چه سیگناڵێک دەنێرێ بۆ دەرەوە بۆ جاما مەسەلەی قانونگوزاری مهمە لەو لەحاظانەوە لەو جنبانەوە کێشارم پێ کرد مەسەلەی کاری سیاسی مهمە ئاگایی سیاسی پەرەپێدانی ئاگایی سیاسی و پێشتریش شارم بە کاری فەرهەنگی کرد کاری فەرهەنگی یەکجار زۆر مهمە مەخسوسن لە مەدارس ئەگەر لە نەزەری بگرین تیاتر دەتوانێت نەقشی زۆر کاریگەری هەبێت بە تایبەت لەسەر کوڕەکان کە لەوانەیە بەسەن علاقە نیشان نەدەن بە بەحث لەسەر خشونەتی ناموسیەوانە بەڵام بە نیشاندانی تیاترێک بە نیشاندانی فیلمێک ئینسان دەتوانێت لانی کەم دەریچەی بەحث بکاتەوە لەگەڵن کە بۆچی فەرهەنگی ناموسی وجودی هەیە نەقشی کوڕان چییە بۆچی چەند ژن دەبن بە قوربانی بە چ شێوەیەک دەبن بە قوربانی زەبر و زەنگی ناموسی کاری فەرهەنگی زۆر جێگای خۆشببینیە و کاریگەری حتا دەتوانێت لە کاری سیاسیش زیاتر بێت لە کاری قانونگوزاریش زیاتر بێت لە هەموو ئەو لایەنەوە ئینسان دەبێت بچێتە شەڕی فەرهەنگی ناموسی. بەڵێ هاوڕێ فایق من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان پێتان وایە نوکتێک یا قسێک ماوە کە ئاماژەتان پێ نەکردووە فەرموون. ئەوەی کە دەمەوێت شارێک پێ بکەم ئەوەیە کە تەسەورێکەیە کە مەسەلەی خشونەتی ناموسی زۆر جار داوەنگیری ئەو کچانە دەبێت کە بە دەورەی یا بە سنی بلۆغ گەیشتون ژنی گەورە ساڵ عقلێتی کێوەیە کە ئەو مەسەلەیە زۆر زووتر لەوە سەر هەڵدەدا لە دەورانی منداڵیەوە خانوادە لە ڕێگای منتەقلکردنی دیدگای خۆیەوە لە ڕێگای منتەقلکردنی عورفەکانی و ئەرزشەکانیەوە بە منداڵەکان هەر لەو کاتەوە کە 2 ساڵ 3 ساڵن نۆرمەکانی فەرهەنگی ناموسی منتەقل دەکەن بە منداڵەکانیان و لەوێ هەم کۆڕ هەم کێچ دەبەسترێنەوە گیرۆدەی دابوونەریتەکانی فەرهەنگی ناموسی دەبن ڕەوە زۆر مهمە کە ئینسان هەر هەنگاوێک هەڵدێنێ بۆ بەرەنگاریکردنەوە بە پەرستانەوەی زەبر و زەنگی ناموسی دەبێەوەی لەبیر نەچێت کە دەبێت قدامەتەکە زۆر زوو دەست پێ بکرێ لە دەورانی منداڵ ئەو تحقیقاتەیە کە هەیە مەخسوسن لە تورکیا نیشان دەدا کە جامعە بی هەیە لەسەر فەرهەنگی ناموسی کار بکە مقابلەی لەگەڵ بکە دەبێت لێەوە دەست بکە ئەگەر منداڵ دەورانی کودکستان سپەری بکە غیری ممکن نییە بتوانێت بیگۆڕی تاسیری لەسەردا بنێ بەڵام زۆر سەختتر دەبێتەوە ئەو فرسەتێکی ئێمە هەمانە کە کاری جددی و گۆڕانکاری جددی بکەین ئەو چەند دەورەی کودکستانە یا مەهدا لەوێ دەتوانین ئەگەر زانیاری دروستمان هەبێ ڕێش و مەتۆدی دروستمان هەبێ کارێک بکەین کە بتوانین نەسلێک نۆرمەکانی نەسلێکدا ئینسانەکان گۆڕە لە جەماعە. بەڵێ هاوڕێ فایق زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆیەوە کە ئەو کاتتان تەرخان کرد بۆ من. جارێکی تر سپاس بۆ دکتۆر فایقی عەبدوڵڵاهی مامۆستای زانکۆ و لێکۆڵێر کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان میێوانمان بوو.
بەڵە بینانی خۆشەویست بەو جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە شەو ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتە.